بۆ مەڵقەی چارە هاتوونەتە زانکۆی سلێمانی و لەگەڵ یەکێک لە مامۆستایانی ئەم خوێندکارانە ئەدوێن باز لە نەخۆشیەکەکەین کە دڵی 359 ملیۆن کەسی ناخۆش کردووە لە دنیادا و تەنها لە ماوەی ساڵێکدا نزیکەی 400,000 کەسی کوشتووە. ئەم مەڵقەی چارە تایبەتە بە نەخۆشیێکی درێژخایەن کە بە زمانی ئینگلیزی بە ئەسمان ناسراوە و تا ئێستا لە وڵاتی ئێمە بە ڕەبووە دەناسرێت. گرنگترین شتەوەی بەکارنەهێنانی معتەڕ و سپرای یاخود عەترە و لە هەمان کادا گرنگترین شتەوەی جێگەی ئەم مناڵە چۆن وا بتوانین کە جێگەی نووسنەکەی لەبار بێت. بەو شێوەیە گرتووتە بەم شێوەیە بە جوانی ماوادەکە شڵەقێنی چەند سانیەیەک بۆ ئەوەی تاکید بیکە ماوادە ئەکتیڤەکەی و تواوەکە تێکەڵ بێت. سەرباریەوەش وەک لە ئەڵقەی ڕابردوو لە چەند ئەڵقەی ڕابردوو شاوەمان باسکردن جگەرە مەکێشن جگەرە مەکێشن جگەرە مەکێشن وەک جگەرەژە کێشن لە لای مناڵە مەیکێشن. یەکەم ئێمە باوەڕمان بە چارەسەری ڕەبۆنیە کە بریتێ لە بەخاکردانی بەخاخ بە شتێکی زۆر خراپەزانی بەشتی ئەزانین کە تووشی دیکشن و ئالوودەبوونەکە. بۆیە باشتر وایە دایم پەمپی ڕەبووەکەیان لەگەڵ خۆیانە بەرن بۆ لای پزیشکی ددان کاتێک کە ئەچن سەردانی پزیشکی ددانەکەن. ئەڵقەی داهاتووی چارە تایبەتە بێت بە برینەکانی ناودەم هەم لە ماڵ و هەم لە گەورەیە. هەموو برینانی کە لە دەرەوەی دەمە هەمووانی کە لە لێوایە هەمووانی کە لە قوڕگایە بە کەڕوو بە نەخۆشی ڤایرۆسی و بەکتریاکانەوە.